سیوێکی کانونی یەکەمی ساڵی 2007 بەدواکات بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە دەستوری عێراقیدا دیاری کراوە. بەڵام ئەوە 9 ساڵ بەسەر و وادەیەدا تێپەڕی و هێشتا مادەکە مەرەکەبی سەر کاغەزە. چارەنووسیە و ناوچەدا بڕێنراوانەی کوردستانیش کە بەو مادەیەوە بەستراونەتەوە وەک خۆیەتی، ئەگەرچی پێکاتەکانیش بەردەوام نیگەرانن. نطالب بمجلس النواب ورئاسة الوزراء دولة رئيس الوزراء بتطبيق هذه المادة. داوا لە ئەنجومەنی نوێنەران و سەرۆک وەزیرانەکەین ئەم مادەیە جێبەجێ بکرێت. هیچ بیانوویەک بۆەوە نییە کە پرسی ناوچەکانمان یەکلا نەبێتەوە. جێبەجێکردنی مادەکە خزمەتی تەواو بە پێکاتەکانی ئەم سنوورە دەکات. پشتگوێکەوتنی مادەی 140 شەخام و ڕۆشنبیرانی هەرێمی ڕەشبین کردووە. لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا گفتوگۆ و دانوستانی بەردەوام هەبووە لە نێوان هەرێم و ناوەندا، بەڵام هیچیان ئەنجامێکی ئەرێنیان لەبارەی ئەو پرسەوە لێ نەکەوتەوە. دەکرا لە ماوەی ئەم 9 ساڵەی ڕابردووە لایانی کوردی بتوانێت بەرنامەیەکی کاری دروست بکردا بۆ ئەوەی کە چی دەکرێت بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە. لەبیرمان ناچێت مادەی 140 درێژە پێدەری مادەی 58 لە قۆناغی ڕاگوزاری دەسەڵاتی عێراق لە ئەو سەردەمی برێمەرە. لەم شەڕەی دەستور و یاسادا خەڵکیە و ناوچانە داوا لە ئەندامانی کوردی ناو ئەنجومەنی نوێنەرانیش دەکەن کە ڕۆڵیان هەبێت و چیتر ئەو پرسە بەرەو یەکلایکردنەوە بچێت. کورد دەبێت ماڵخۆی ڕێکاتوە لە کوردستان و وەفدێکی باڵای سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان، ئەوانی بەشدارن لە حکومەت، ئەوانی نوێنەریان هەیە لە پەرلەمان، ئەوانی نوێنەریان نییە لە پەرلەمان، هەمووان پێکەوە وەفدێکی باڵا دروست بکرێ و بێنە بەغدا و لە بەغدا قسە لەسەر چارەنووسی تەواوی ئەم ناوچەیە بکرێ بە تایبەتی خۆ ئامادەکردنمان لە دوای شەڕی داعشایە. واتە بەو وجهەت نەزەڕەی کەوا من هەمە کورد قیادی کوردی سەبارەت بە ناوچە دابڕاوەکانی کوردستان و یەکلاکەرەوەی ئەم مەلەفە خۆی ئامادە نەکردووە بۆ دوای شەڕی مووسڵ وەکەم تەرخەمێکی تەواوشەیە. لە هەمان کاتە ئەگەر بین لەسەر حکومەتی ئیتیحادیش گرنگێکی تەواوی بۆ بەم ناوچەیە نەداوە لە ڕێی ئەوەی کە جێبەجێکردنی برگەکانی ناو مادەی 140 بۆ نمونە لیژنەی حکومەتی ئیتیحادی بۆ مادەی 140 ناوچە دابڕاوەکان دروست نەکراوە و لە پەرلەمانی عێراقی دروستمان نەکردو بەڕاستی. بۆیە ئێستا ئێمەش لە بینی ئەم دوو حکومەتە ماینێتەوە وەکو ناوچە دابڕاوەکانی کوردستان. ئێمە قیادی کوردیە لە کوردستاندایە و یەکلاکەرەوەی ئەم کێشەیە دەبێت لە بەغداوە بێت، واتە هەنگاوی یەکەممان دەبێت لە بەغداوە دەست پێ بکەینەوە چارەسەری بکەن. ئەمەش بە یەکریزی یەکهەڵوێستی کورد سەبارەت بە ئەم مەلەفە. لانی کەم بۆ ناوچە دابڕاوەکانی کوردستان دەبێت کورد یەکریز و یەکهەڵوێست بێت و خۆیان ئامادە بکەن بە تایبەتی دوای شەڕی مووسڵ. بە پێی مادەی 140 دەستور دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا پابەند کراوە بە ئاساییکردنەوە و یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچەکانی تریش، کەچیەوە 9 ساڵە کەس لایەکی بەلای ئەو باسەدا نەکردوێتەوە. کێشەی خاک و سنوور بەردەوام هەوێنی هەموو شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کوردبووە. ئێستا دوای 13 ساڵ لە پرۆسەی ئازادی عێراق وا نزیکەی 9 ساڵیش بەسەر ئەو مادە دەستوریەدا تێپەڕێت کە دەوێت ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام هێشتا کورد چاوەڕێیە بەرهەمی ئەو خەباتەی ڕابردووی بە دەستور بچنێتەوە. سامان کەریم، کورد سات نیوز، ناحەی قەرەتەپە.